ترامپ وادەی دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێم دیاری دەکات. زانیاری گرنگتان لەسەر پەیوەندی نوێنەرەکەی ترامپ بە سوودانی و مەسرور بارزانیەوە بۆ دەگوازینەوە. دوێنێ هەینی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و مایکل واڵتز ڕاوێژکار یاسایشی نیشتمانی ئەمریکا بە تەلەفۆن قسەیان کرد. ڕاوێژکار یاسایشی نیشتمانی ئەمریکا بە نوێنەرایەتی دۆناڵد ترامپ پەیوەندی بە سەرۆکی حکوومەتی هەرێمەوە کرد و گفتوگۆیان لەبارەی پەرەپێدانی زیاتری پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و عێراق لەگەڵ ئەمریکا کرد. بە پێڕاگەیەنراوەکە هەردوو لا هاوڕابوون لەسەر پێویستی پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان لە زووترین کاتدا. هەروەها دووپاتیان کردەوە کە پێویستە لە نزیکترین کاتدا هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە. پەیوەندی بەرپرسە باڵاکەی ئەمریکا بە ترامپەوە لە کاتێکدایە. هەفتەی پێشووش پەیوەندی بە محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراقەوە کردبوو باسی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستانیان کردبوو. بە پێیزانیاریەکان کە لە چەند سەرچاوەیەکی ئاگادارەوە دەستیوار کەوتووە، ئەمریکا و بە تایبەت خودی ترامپ هەموو فشارێک دەکات بۆ دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێم و ئەو پەیامەشیان بە سوودانی داوە کە دەبێت نەوتی هەرێم بە زوویی هەناردە بکرێتەوە. ئەمریکا هۆشداریشی داوە ئەگەر عێراق ڕێگری بکات و گرفتی کۆمپانیا نەوتیەکان چارەسەر نەکات، ئەوە قسەیەکی دیکە دەکەن و ئەگەری هەیە سزاکان کۆمپانیای سۆمۆش بگرێتەوە، ئەو کات گرفت بۆ فرۆشتنی نەوتی عێراقیش دروست دەبێت. بە پێی زانیاریەکان ئەمریکا کۆتایی ئەم مانگە و سەرەتای مانگی داهاتووی وەک دوای نوادە بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێم داناوە کە دەبێت لەو ماوەیەدا هەموو ڕێکارەکانی دەستپێکردنەوەی نەوتی هەرێم تەواو ببن و هیچ گرفتێک بە گرفتی کۆمپانیا نەوتیەکانیشەوە لە بەردەم هەناردەکردنەوەی نەوتی هەرێم نەمێنێت.